ناوەندی گەرمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆتایی هێنا بە خولێکی پەروەردەیی بەناونیشانی بەرەولووتکە کە ماوەی 2 مانگی خایەن. نزیکەی 15 ساڵام خولە بەردەوامە و خۆشحاڵین بۆ ئەوەی کە قوتابیان متمانەمان پێکەن و وەدایکان متمانەمان پێکەن و قوتابەکانیان بە ئێمە ڕاستپێرن. دەستخۆشی لە هەموو مامۆستایانەکەم و دایکان بە خێراتنیانەکەین و دەستخۆشی لە قوتابیانەکەین. لە خولەکەدا سیمینارێکی پەروەردەی و گەشتێکی زانستی بۆ بەشداربوون ڕێکخرا و وانەکانی قورئانی پیرۆز و پەروەردە و کوردی و ئینگلیزی و بیرکاری بە 22 فێرخواز لەلایەن 5 مامۆستاوە دەوترانەوە. لەلایەن سەرپەرشتیارانی خولەکەشەوە میوانداری لە مامۆستا سەردار ستاتی لە کۆیی کرا بە مەبەستی پێشکەشکردنی وتارێک سەبارەت بە پرسی پەروەردە. کۆمەڵگا لەسەر بنەمای پەروەردە دامەزرێت، دایکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، پەروەردە لە هەر کۆمەڵگایەکە تێک بچێ ئەو کۆمەڵگا بەرەو داڕوخان و لە ناوچوونە ڕوا. معلومە لای بەڕێستان هەموو کۆمەڵگا پێشکەوتوانەی کۆن و نوێیش هەمووی لەسەر بنەمای پەروەردە پێشکەوتن، چونکە 2 بنەمای سەرەکی لە کۆمەڵگا هەیە، هەر کۆمەڵگایەک ئەو 2 بنەما ئەو 2 کەرتە ئەو 2 شوێنە تێک چوو ئەو کۆمەڵگا بەرەو داڕوخانە ڕوا. 1 پەروەردە 2 تەندروستی. شتێکی زۆر فێر بووم، دەستخۆشیش لە مامۆستاکان دەکەم، ئەم دەرسی بیرکاری فێر بووم، ئینگلیسی فێر بووم، هەموو دەرسەکان فێر بووم. بەڵێ ساڵانە لەلایەن ناوەندی گەرمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە خولی هاوشێوە بۆ قوتابیانی پۆلەکانی 1 تا 8 دەکرێتەوە و بە مەبەستی بەرەو پێشچوونی ئاستی قوتابیانی سنوورەکە. لە کۆتاییشدا خەڵات بەسەر مامۆستا و فێرخوازانی خولەکەدا دابەش کرا. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.